بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئیمامی ئیبن الجەوزی لە کتێبی تەلبیس الئیبلیسە لە بابی سێهەمە ئەفەرمێ واجبە لەسەر موسڵمانان کە حەذەرکەن و خۆیان بپارێزن لە فتنەکانی ئیبلیس و شەیطان و لە فرت و فێڵەکانی و داوەکانی. ئینسان کە خوا جەل جەلالوهو خەڵقی کردووە، هێناوێتە پێش چاوی و چاوی ڕوون کردوتەوە لەوەی کە شتێک نەفعی هەیە بۆی چ شتێک زەرری هەیە بووی، بەڵام هەوا و شەهوەتی تیا دروست کردووە لە پێناوی بەدەستهێنانی نەفعە، تووڕەیی تیا دروست کردووە لە پێناوی ئەوەی کە شتێک هێرشی بۆ هێنێ خۆی لێ پارێزێ. عەقڵی داناوە لە ئینسانە بۆی تەئدیبی ئینسان کە بە ئەدەبی ئەدابدا، ئەمری پێ کردووە بە عەدالەت، هەتاوەکو عەدالەت لە سەر زەویە جێبەجێ بکە. شەیطان کە خوا جەل جەلالوهو خەڵقی کردووە، پێکهاتەی ئەو لە ئیسراف و پەلامەردانی زیاتر ڕەنگ ئەداتەوە، هەمیشە هەوڵ ئەدا ئەوانەی دەوروبەری بفەوتێنێ، بە تایبەتی لە بەنی ئادەم کە ڕقێکی دێرینەی لە ئینسانەکان هەیە. رب العالمین ئەفەرمێ ولا تتبعوا خطوات الشيطان، شوێن فرت و فێڵ و هێڵەکانی شێطان مەکەون، هەنگاوەکانی شێطان ئێوە شوێنی مەکەون. إنه لكم عدو، کورە ئەو شێطانە بۆ ئێوە دوژمنە، بەڵام چ دوژمنی؟ عدو مبین، بە ئاشکرا دژایەتەکەی شێطان ئەبینن. شێطان لە قورئانە هەندێک صفاتی باس کراوە، بە درێژی ئەم ئاەتەکانی باس کراون بە کورتی لە خزمەتتانە. یەکێک لە صفاتی شێطان يأمر بالسوء والفحشاء، يأمركم بالسوء والفحشاء، هەمیشە ئەمر ئەکا بە سوء و خراپەکاری، بە زیادەڕەوی و بە تەجاوزکردن لە حەقی یەکتر. ئەمرت پێەکا بەوەی کە شتانێک بڵێ لە عەقیدە و لە دینداریە غەیری ئەوەی کە ئەیزانی، ئەن تەقولوا عەلى الله ما لا تعلمون. هەمیشە شەیطان چاوت برسی ئەکا، یعیدکم الفەقر، وات پیشان ئەدا کە تۆ ئیتر فەقیر ئەکەوی. شەیطان ئەیە بەرەو گومڕایەکی ڕۆشنت بەرێ، یورید الشەیطان ئەن یضلهم ضلالا بعیدا. شەیطان ئەیەوێ دوژمنایەتی و ڕق و کینە لە نێوانتانە دروستکە، یورید الشەیطان ئەن یوقع بینکم العداوة والبغضاء. شەیطان وات لێ ئەکا لە ذیکری خوا دوورکەویتەوە، لە نوێژ دوورکەویتەوە. ئەگەر کردێ بە کرچووکاڵی بیکەی، شەیطان تووشی غڕورت ئەکا. دەی خوا جەل جەلالوهو بە عەهد بۆ ئێمەی هێناوە، ئەلەم ئەعهد ئیلەیکم یا بەنی ئادەمە ئەللا تەعبودوا الشەیطان. چونکە ئینسان وردە لە ئەخیرا وای لێ عیبادەتی شەیطان ئەکا، بە عەهد و پەیمان دایناوە لەسەرمان کە عیبادەتی شەیطان نەکەوین و لە شەیاطین دوور بکەوینەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ إن إبليس يضع عرشه على الماء. عرشي شيطان، عرشي إبليس لسر آوة. آية شوينك لا تجيغايك إما نازل. أفرمي لم شوينة خوي دائني شيء وأمر أكاب السرايا وبواني بردسي وجيشكاني آدي برون دسكن بفتنة وفساد لسر زوية. أفرمي كاميان زور ليوي نزيكي أوي فتنة زورتي لسر زوية بلاوكاتو. ئێواران هەمویان ئەگەڕێنەوە، یەکێکیان ئەڵێ فەعەلت کەذا وەکەذا، ئەویتر ئەڵێ ئەوەم کرد، هەر یەکەی شتی خۆی باسەکە. شەیطان بە هەمویان ئەڵێ ما صەنەعتە شەیئا، هیچتان نەکرد. ئەڵێ یەکێ لە وەچەکانی ئەگەڕێتەوە لە سەرایەکان، ئەڵێن وەڵا چووینە ماڵێکەوە وازمان نەهێنا لە ژن و پیاوێک، زۆر هەوڵمان لەگەڵادا، لە ئەخیرەوەمان لێ کرد کە تەلاقی بدا. ئەفەرمێ تۆ تەواوی وەرە لای منەوە نزیکی منی. ئەفەرمێ ئەقرەبترین کەسیان ئەوەیە کە فتنەی گەورەترە.
لفرماشتك أفرمي تعظم مصلين كأوان نيوجكن لمزقوتها بأشكرا نتوان عبادة الشيطان كانت طوابوا إن إبليس قد أيس أن يعبده المصلون الشيطان خوشي بوخوي مأيوز بولوي أواني كان نيوجكن أو نابرستن بلام تشيئك ولكن في التحريش بينهم أيان دا بشر لقل يكترا أم مسلمان لقل أو مسلمان أويت لقل أو هريك بنايك أكتبيك أزانك عبداتي أم تعظناكن ألا بينيك بابر بنيك ترى وباشترى بوم كيدا كاني زور أفرمي بكتب وكود كتاب وسكتب طاو نابي جاري وهاي لنفرك وبو نفرك وفرتو فيالي الشيطان أقور بلام كوم الله يالي قشتيه للشيطان هميشه الشيطان بكاري أنا هنا وأمش لم كتبه الله من كم كان لباسك إن جاء فرمها مو إنسانك شيطانك لقلا يا برد دوام أمري بيك بخرابة دايك من عائشة أجرته وأفرمي خوشويست صلى الله عليه وسلم شويق لمال شو در الله من جوام تصور كأشيب ولا يكي لجنكاني الله ببله شويني كوتب الله كروشتم سيركم بيغمري خوا صلى الله عليه وسلم نشو لمدينة شو در وشو قرصاني باقي على بيش أوي كبيته وببل الرام كردو وخم كردو بجير جيكا بلام تنجا نفسيم بيها تبو خوشويس هاتو بي زانيم فرمي أو غيرت كر برامبر بمن يا رسول الله صلى الله عليه وسلم تشيد لتوشارة بأرى والله غيرم كرد وتي أو هو كاري الشيطان كتا أو إلي كردي وتي أي بيغمري خوا صلى الله عليه وسلم بو الشيطان ملقلا فرمي بلي فرمي ومع كل إنسان لقال هم إنسانك شيء فرمي بلي لقال أنا هيا پیغمبری خواه صلی الله علیه وسلم لقل تو شاهیا فرموی بالله لقل منی شاهیا بلام خواه گورا کومکی کردم حتى أسلموا حتى أسلم روايتك بهردو شوازة خوانته حتى وكو الشيطانك من مسلمان بو حتى الشيطانك من وام ليكر كمن لي بارز راوب أو عند الذكر وأوراد وطاعات خوانته لفتنا كاني بارز راوب هردو روايتك طواو هر يكيك لأيما قرينيكو جنك وإنس ملائكته لقلا أي بيغمري خواه صلى الله عليه وسلم توش بلا منيش بلا مناتوانه هيج فرمانه خرابة بمن بكا لروايتك هيج أمر ناتوانه بكا إلا حق الراستين بناتوانه من بخلتين زور أو روايتان كباسي أو حالك وبيغمري خواه صلى الله عليه وسلم شوق لاعتكاف أبو يكي لخزانة كاني ترشيفي هنايا خزمتي صفيي كشي حيي كاتيك خوشويز ويستي بيجرته كنزيكي مالي أسامي كوري زيد بو بكولانك بردي دو بياوي أنصار خوشويستيان بيني فرموا على رسلكما فلما كان أوان ويستيان ببلبرون نبادا بيغمبر صلى الله عليه وسلم شاي برشاوي أمكوية فرموا لسر خوبن أم آفرتي لقل مايا صفيي كشي حيي يا رسول الله صلى الله عليه وسلم سبحان الله يا رسول الله كل ما شون قماني وابتو أبين فرمينا إن الشيطان يجري من ابن آدم مجرى الدم شون دمار كان خين بكوي إنسان بقر الشيطان أو بيا أقرب ترسام لو يشتيب كيوتنا ودلطانا وشر إخوة بخات دلطانا وتوشي قناه بن بويا إمام الشافعي رضا ورحمة الله بكاتي أنفر ما يشتاء أجارته وأفرميه أمش رحمتي بيغمبر صلى الله عليه وسلم نبادا أمدو مسلمان ضليان شتيب كاتو توشي قناه بن ويستيل قناه كنجاتيان بدا زور قرنجا إنسان مسلمان هر بين أعوذ بالله من الشيطان الرجيم كا لكاتي خواني قرآنا لكاتي كاتورا أبي لكاتي مشكلة يتري هستكا لما لك مشكلة كي أعوذ بالله من الشيطان الرجيم زور بخوانا يشيك لها والله أجرته عبد الرحمن كوري خنبش برسياران لكرت خوشويست بيني صلى الله عليه وسلم فرمي بالله أرى والله أو كاتيك من شوم خزمتي سيرة كم لشوينك إلى دولك واستوى حرشي شياطين خم أم بيني هوجيان أكد بلا ما أهاتنو أتون آقريان بيبو همويان أهاتن وكو بلاماري بيغمبريان أدا صلى الله عليه وسلم همو شياطين كوبونو يكي كان آقريكي زور قوري بيبو فوي بيا أكر أيوز دموشاوي بيغمبر صلى الله عليه وسلم بسوتيني
جبرائيل عليه السلام خۆشەویست فەرمووی هاتە خوارەوە ئەڵێ دوای ئاگرەکەی کوژایەوە پرسیارمان لێ کرد فەرمووی جبرائیل هاتە خوارەوە فەرمووی ئەی محەممەد صلى الله عليه وسلم کەلیمەیەک هەیە گەر بیڵێ ئاگرەکەیان ئەکوژێنێتەوە ئەویش بریتە بڵێ أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق وذرأ وبرأ ومن شر ما ينزل من السماء ومن شر ما يعرج فيها ومن شر فتن الليل والنهار ومن شر كل طارق إلا طارق يطرق بخير يا رحمن ومن شر كل طارق يعني لشر هرشي جنوكي كتقل درقاني ضلي من أدا إلا طارقك نبك بخير تقيل يبدا خوايا بنا أقرم بتول لحتشي شركاني يعني أفرمي أقرك لدسي كجاية إن جا هميان أقركاني دسيا نما هر هميان دوريان كذا وهر يكبلا يك درتشون أفرمون أما حالتك أبو بيغمر صلى الله عليه وسلم شون شياطيني إنس همو قوتي خويان بو كجان نوي صحوة ودعوة بكار هنا شياطين الجن بهمان تشن همو هيزي خويان بكار هنا بولنا وبردني بيغمبر صلى الله عليه وسلم كلمة أعوذ بالله فنا قرتن بخوات شو نجير دالدي خوا جل جلاله نجاتي دا لو فتنة قورية دايك من عائشة فرموي شيطان يبولا يكيق لأيوة وسوسي بو دروسك على من خلقك كالله خوا جل جلاله مني خلق كردو على أي كي خوا خلق كردو وايلي أكا نارحتي بابلي آمنت بالله ورسوله ابن عباس فرمي بينيم بيغمري خوا صلى الله عليه وسلم حسن وحسين تعويذ أكر أي أعيذكما بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة هندق للسلف برسياريان كرولا طلبة كانوا خويان وتوانا أي هاوار شيطان شي أكا كاتك الشيطان أجر هاتو في الله كي ليه كردي وستي توشي هلايكتك شيك شلون رزقارد أبي لدسي وتيان مجاهدة أكين لقل شيطان خو من دور خينا ولا شيطان وجنجي لقل أكين فرموي أما زوري بي أشي أي جاري دوم هاتو وتيان هر مجاهدة أكين جاري سيام هو وتيان زوري بي أشي بطلب كاني ودنكن أما بكن بزانن ك شيطان كهرش أهنه بالضبط وكو أما ثلوايا كأم بيا وباش أهنته أفرمي بو شوازي أجر كسيك للاي مركاني بشوانك صجيك دريشي بيبي آية صاكا بلا ماري داي توتشيك طلبك وتي والله صاكا دركي وتي خو جاري دوم وازل لنا يعني هريته وهر دريك راءك شوينتك أبي بيونديك بشوانك هاوار بشوانك بيني بقسيك أو صاكا أوستي وتيان ما بس شيبو لم دون نمونيه بعالم قورك للسلفي صلى الله فرموي شيطانش بهمان تشنوكو صيق أو هاي بلامار أدوازل لنا هنا بيونديك بخوا وجل جلاله تشبيه نبي بيونديك برب العالمين وهاواري لك بلا أعوذ بالله من الشيطان الرجيم بورز قال أبي بورز قال أبي إنسان كاتك ململانية لقل شيطانة ولقل كيدو في الله كان شيطانة توشي زور ناراحتي أبي لما الملانية هندك اسمان بريندار أبين هندك اسمان درون من تيقش كي بسر يكا هندك الظالة بسر شيطانة شيطان كاتي كزاني ناتوان الراس دو خوتو كنترولك إنجا وساوسي سير وأنواع اشتبه دروسك توشي وسوستك توشي قلقيتك توشي ترسدك حتى لفرمايشتك في غمري خواه صلى الله عليه وسلم فرمي أجر شيطان درقتي مسلمان هرنها جهروار مسلمانك خوي ناخوش بينه فرمي ولا الشيطان ويبوي حزن بخات دلي وي آزار بخات دلي توشي غميك ها أوراد يعني هي محاولة لري خو كنترولك الشياطين يكيك لدوج من الزور قورا كان كخوابوي تحديد كردوين كإما أبي جنجان لقلاب كين أفرمي زور أقاتن لبي سلفي صالح فرميانا الرقب الشيطان مدن نزيق بيته وسائلي الشيطان دور خنوه شوكا هر أونا ورده نزيق بو إتر ورده محاولك كنترولتك أقال لبي جاري وهي إنسان أيوة شاكا بۆ هەندێک لە سەلەفی ساڵح وتویانە جاری وە هەیە ڕێی چاکەت بۆ خۆشەکە وتویانە حەفتار ڕێگەی چاکە
شەیطان خۆشەکە بۆی وت خاتە ناو یەک گوناهەوە دەستێ بۆ شلەکە حەفتا ئیشی باشەکەی لێک ئیشی خراپە ئەدگرێ کەوا بوو فێڵ و کەیدی شەیطان زۆر گەورەیە ئەفەرمێ ئەم دڵی تۆ وەکو حسنێک ئاو هەیە قەڵایەکی زۆر چاکی قایم ئاو هەیە دەوری قەڵاکە هەمووی گیراوە بە دیواری گەورە گەورە کۆمەڵێ دەرگای باش باشی تایە ئەم دەرگایە ئەم قەڵایە و هەندێک شوێنی شکانی تایە هەموو قەڵای هەر هەوما شکانی هەر تایە لەناو ئەم قەڵایە عەقڵ هەیە مەلائیکە هەیە بۆ پاراستنی بەڵام لەبەردەم ئەم قەڵایە بوستانێکی زۆر گەورە و جوان هەیە ئەم بوستانە هەوا و ئارەزوەکانی ئینسان و هەمیشە شەیاطین لەناو ئەو بوستانە کۆبنەوە لە نزیک ئەم قەڵایە سیر ئەکەن فرسەتێکیان دەستکەوێت لە شوێنەکە خۆیان بکەن بە ژوورە ئەفەرمێ ئەگەر لێبێ ذیکری زۆر کە بۆی نور و ئاگرەکانی دەوری قەڵاکەت نەکوژێتەوە هەر لە هەر شوێنەکەەوە هات نور و ئاگر نەهێڵێ بێتە ژوورەوە ئەڵە فرسەتە لێ ئەهێنێ هەندێک جار تۆ دەرگاکانیشی داخستووە لە کەلەبەرێکی شکاوی دڵی تۆ خۆی ئەکا بە ژوورە ئەبێ دائیمە حرەسەکانت دانابێ ئەعوذ بالله زۆرت کردبێ هەتاوەکو بتوانی زاڵبی بەسەریە نەهێڵی بێتە ناو دڵتەوە ئەگەر هاتیشە ناو دڵتەوە نەهێڵی جێگەی بێتەوە و مەقەڕی خۆی دانێ هەر زوو بکەیتە دەرەوە بۆی ئەفەرموون ئەگەر ئینسان زۆری بۆ هات و گوناهێکی کرد کەوابوو شەیطان لە کوونەکانە خۆی کردۆ بە دڵیە دەی بە تەوبەیەکی زۆر سادقانەکە بۆی ئەو مۆڵگەی کە دایناو لە دڵی هەڵی کە نێفڕی داتە دەرەوە مەجای گوناهەکە نەدا چونکە ئەگەر مەجای دا زیاتر هێرشەکە زۆرتر پەلامار ئەدا ئەفەرموون ئەگەر گوناهی کرد و تەوبەی نەکرد مۆڵگە دروستەکە وردە دوای زۆر بە زەحمەت هەڵەکەندێ وی جاری وای ئینسان تووشی گوناه هەبێ زۆر بە ئەستەم ئەتوانێت لە گوناهەکان خۆی نەجات بە هۆکارەکەی ئەوەیە لە ناو دڵە لە ناو قەڵاکە جەیشی شەیطان خۆیان دامەزراندووە ئاگات لێبێ ئەم قەڵایی تۆ بە ئیمان ڕۆشن ئەبێتەوە بە ذیکر ئاگرەکانی دەوروبەری ئەکرێنەوە زۆر کات ئەبێت قەڵاکەت ژەنگ ئەگرێ تۆز ئەگرێ ئەگرەکان خەریکە ئەکوژێنەوە هێرژە هێن بۆ سەرت دژمنەکان پەلامارت ئەدەن شەیاطین ئاگات لێبێ زوو حسنەکەی خۆت تۆکمەکەرەوە پاککەرەوە تەرتیبکەرەوە ئیمانەکەت تازەکەرەوە وتنی لا ئیلاهە ئیلڵڵای زۆر ئەستەغفیرڵڵای زۆر ئەمانە شەیطان تیا ئەبە کاتێ شەیطان وتی بە ڕەب العالەمین هەموو عەبدەکان ئەفەوتێنم ئیلا مەگەرێکی زۆر مخلص بێ فەرمووی ئەوە دوو ڕێگەم بۆ کردنەوە کە تۆ هەرچی ئەەکەی بەلاش بێتەوە تۆ هەرچی بکەی بۆ لادانیان بەس بڵێن لا ئیلاهە ئیلڵڵا ئیمانیان تازە ئەبێتەوە قەڵاکەی دڵ تازە ئەبێتەوە چی گوناهە پێکردن بەس بڵێن ئەستەغفیرڵڵا لیان خۆشە بم عەفویانەکەم بۆی ئەم دوو ذیکرە بەسەر شەیطانەوە زۆر زەحمەت گوناه بە کەسێک ئەکە بەوتنی ئەستەغفیرڵڵای خوا لێ ئەبور گوناه بە کەسێکەکە خەریکە دڵەکەی داگیرەکە بە لا ئیلاهە ئیلڵڵای دڵەکەی تۆکمە ئەکاتەوە خۆی کامیل ئەکاتەوە دەی ئەفەرمێ زۆر ئاگات لە دووکەڵی شەیطان بێ دووکەڵی شەیطان ئەفەرمێ بە دەوری قەڵاکەیە لەناو ئەو باخچەیە هەمیشە دووکەڵ دروستەکە دووکەڵ بۆی تۆ مەشغوڵی بە دووکەڵەکەەوە لێەوە پەلامارەدا وەچێتە ژوورە ئاگات لێبێ بە وریایی مامەڵی لەگەڵاکە ئەفەرمێ زۆرێک قەیدی گەورەی هەن بۆ ئەسیرکردنی تۆ جەهالەتی ئینسان هەوای ئینسان شەهوەتی ئینسان غەفڵەتی ئینسان ئەمان هەمووی ڕێگا و کەلەبەر و کوونەبەرەکانی شەیطانن کە هێرش ئەهێنێ بۆ تۆ ئاگات لێبێ شەیطان زۆرت بۆ نەهێنێ بۆ شێوازەی کە تۆ بکەویتە ناو خەوی غەفڵەتەوە ئیتر بە دوویا بڕۆی فێڵەکانی زۆرن ئەبێ زۆر هوشیار بی بە حەسەنی بەسریان وتیان ئەرێ شەیطانیش ئەخەوێ وەکو ئێمە ئیسراحەتێ بکە وتی ئەخەوت ئیسراحەتێکی کرد ئیتر ئێمە ئیسراحەتمان نەکرد ئەگەر ئەو بخەوتایە خۆی ئیسراحەتی نەکرد ئێمە ئیسراحەتمان نەکرد ئێمە نەجاتمان نەبوو لە فیتنەکە بۆیە خوا جەل جەلالوه دوژمنی خۆمانی بۆ دیاری کردوین عەقڵی داوینەتێ نوری دڵمان پارێزگاری بکەین ئیمانی داوینەتێ نوری ئیمان پارێزگاریمان لێ بکە مەلائیکە دەورەی داوین پارێزگاریمان لێ ئەکا ذیکر و ئەوراد پارێزگاریمان لێ ئەکا تۆ دیقەت بدەن لەم دینە عەظیمە قومێ ئاو ئەخۆیتەوە ذیکر ئەکەی ئەچیتە سەر ئاو ذیکر ئەکەی سەری ئاوێنەیەکەی ذیکر ئەکەی جل لەبەرەکەی ذیکر ئەکەی پێڵاوێ لە پێ ئەکەی ذیکر ئەکەی ئەمە هەمووی لە پێناوی ئەوەیە
نەبادا لە یەکێک لەو شوێنانە شەیطان زەفەرە پێبێنێ تۆ زۆر بە تۆکمەیی بە کامیلی نەو قەڵای ئیمانە خۆت حەشەردا بێ و خۆت پاراستە. خوای گیان ئێمە هانامان هێناوە بۆ یەکێک لە ماڵەکانی تۆ لە خزمەت کەلیماتی پیاوێکی زۆر گەورەی وەکو ئیبن جەوزیە دانیشتوین. یا ئیلاهی هاتوین بۆ ئەوەی دڵ و دەروونمان پاکەینەوە لە فێڵ و کەیدەکانی شەیطان حاڵیمان بێ تا دوای ڕەمەزان نەگەڕێنەوە سەرکردەوە خراپەکان. یا ئیلاهی بەخوا بەبێ کۆڵی هاتوین، بەبێ توێشوو هاتوین، بەبێ حاڵی و شپرزی هاتوین. غەفڵەتمان زۆرە، شەهوەتمان زۆرە، نیسیانمان زۆرە، جەهالەتمان زۆرە، خەریکە قەڵەکانی دڵمان لەدەست ئەدەین. یا ئیلاهی هانامان هێناوە بۆ لای تۆ، ئەمانەی خۆمان تەسلیم بە تۆکەین تا تۆ پاکمان کەیتەوە. یا ئیلاهی چۆن تەسکیەی پیاوباشان و صالحانت کردووە تەسکیە و تەربیە ئێمەشکە یا رب العالمین. یا ئیلاهی خۆشەویستی گوناهەکان لە دڵمانە هەڵکەنە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کاملمان کە لە ژیانە، کەماڵمان لە ئەخلاقە بەرزەکانە پێ عەتاکە یا رب العالمین. خوای گیان ئێمە گوناهی زۆرمان کردووە، بۆیە نەبەردیوانی تۆ ئەزانین لێمان خۆشەبی، ئەزانین تۆ ئەهلی کەڕەمی، ئەزانین دەستمان ڕەت ناکەیتەوە، ئەزانین عەفو بەرامبەرمان ئەنوێنی هەموو جار. یا ئیلاهی پێغەمبەرەکەت فەرموویەتی صلی الله عليه وسلم ئەگەر عەبدەکان بە ئەندازی گۆی زەوی گوناه بەرزکەنەوە، خوا جەل جەلالوه بە ئەندازی گۆی زەوی بە مەغفرەت و ڕەحمەت بەرەو پیریان دێ. دەیا ئیلاهی وا ئێمە بە کۆڵی گوناهەوە هاتوین و لێمان خۆش بە، عەفومان کە، بەزەیی بەسەرمانە ببارێنە، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی هاتوین لە جەنگێکی تێکشکاوە بەرامبەر بە شەیطان، هانامان بۆ لای تۆ هێناوە تۆ خۆت پەنامان بدە. خوایە پەنامان بدە لە شەیطان، پەنامان بدە لە نەفسی ئەممارەی خۆمان. یا ئیلاهی پەنامان بدە لە غەفڵەت، پەنامان بدە لە شەهوەت، پەنامان بدە لە ڕیا، پەنامان بدە لە تەکەبور، پەنامان بدە لە ترسنۆکی، پەنامان بدە لە زەلیلی، پەنامان بدە لە ڕەزیلی، پەنامان بدە لە چاوی پیس، پەنامان بدە لە حەسادەت. یا ئیلاهی پەنامان بدە لە کوفر و فەقیری، پەنامان بدە لە نیفاق یا رب العالمین. خوای گیان پەنا بە تۆ ئەگرین. یا ئیلاهی پەنامان بدە لە شەیطان، لە وەچەی شەیطان، لە شەیاطینی ئینس و جن. یا ئیلاهی پەنا بە تۆ ئەگرین یا رب العالمین. ئەی پەنای بێ پەنایان هانامان بۆ لات هێناوە، پەنای ئێمەی گوناهباریش بدە و نەجاتمان بدە. یا ئیلاهی دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە. یا ئیلاهی هاتوین تەقە لە دەرگای عیبادەتی تۆ ئەدەین، نێوچەوانمان بگرە بۆ خەیر، نێوچەوانمان بگرە بۆ عیبادەت، دڵمان پڕکە لە خۆشەویستی قورئان خوێندن، دڵمان پڕکە لە خۆشەویستی نوێژ، دڵمان پڕکە لە خۆشەویستی ذیکرەکان. یا ئیلاهی هانامان هێناوە یا رب العالمین، هانامان مەشکێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگانەی خەیری خۆت بەسەر ئەم ئیماندارانە بکەرەوە. بەخوا پەروەردگارە ئەم ئیمانداران تەنها لەبەر تۆ بە ڕۆژوو ئەبن، کەس ئاگای لە حاڵیان نییە تەنها تۆ نەبی. یا ئیلاهی تونەتی و برسەتی زۆریان بۆ ئەهێنێ، تەنها و تەنها تۆ ئەبینن بۆیە ڕۆژەکانیان ناشکێن. بەخوا پەروەردگارە ئەم عەبدانەت قەد ڕکوع نابن تەنها لە بەردەم تۆیان نەبێ، قەد سەری بەرزیان نەوی ناکەن تەنها لە دیداری تۆیان نەبێ. بەخوا پەروەردگارە ئەم عەبدانە دەستیان بەرز ناکەنەوە بە زەلیلی تەنها لە بەردەم دیوانی تۆیان نەبێ. دەیا ئیلاهی دوعای ئەم عەبدانە ڕەت مەکەرەوە. پەروەردگارە بە حورمەتی مووی ڕیسپیەکان دوعاکانمان گیراکە، بە حورمەتی تەوبەی ئەم گەنجە جوانانە یا ئیلاهی دوعاکانمان گیراکە، بە حورمەتی بێگوناهی ئەم مناڵانە دوعاکانمان گیراکە، بە حورمەتی ماڵەکەت کە لە ماڵەکەتان یا ئیلاهی دوعاکانمان گیراکە، بە حورمەتی خۆشەویستێکی تۆ کە لە دڵمانە هەیە یا رب العالمین دوعاکانمان گیراکە، قبولمان کە یا رب العالمین، وەرمان گرە یا ئەکرەم الئەکرەمین. ئەگەرچی شایەن نەبین شایەنمان کە یا رب العالمین، ئەگەرچی ئێمە کەڵکمان نەبێ خوایە کەڵکدارمان کە یا ئەکرەم الئەکرەمین. بەزەیی بەسەرمانە ببارێنە، عەفوو بەسەرمانە ببارێنە، عافیەت بەسەرمانە ببارێنە، حیا و حورمەتمان زیاد کە یا رب العالمین، کەڕەمت بەسەرمانە ببارێنە یا رب العالمین.
خوای گیان دایک و باوکانمان ئەگەر ماون ڕەحمەت و بەزەی بەسەریانە ببارێن دڵیان ئارام کە دڵیان بکەرە دڵی کەسانی خواناس و ئەولیاکانت یا ئیلاهی ئارامیان کە یا ئیلاهی لەم دنیا سەریان بەرزکە یا ئیلاهی ڕۆژی گەڕانەوەیان بۆ تۆ سەریان بەرزکە یا رب العالمین یا ئیلاهی ئەگەر دایک و باوکمان مردوون تو گەورەی خۆت ڕەحمەتی خۆت بەسەر گۆڕەکانیانە ببارێنە یا ئیلاهی دایک و باوکی زۆر عەزیز محتاجی مناڵی خۆیەتی بۆ دوعایەک ئیلاهی هاوارت بۆ ئەهێنین یا رب العالمین لە گوناهەکانیان ببورە ئەو دایک و باوکانەی بێنازن و کەس نییە دوعایان بۆ بنێرێ یا ئیلاهی هاوارت لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهەکانیان ببورە گۆڕەکانیان ئارام کە ئەو ئیماندارانەی چاویان لە دوعای موسڵمانانە و کەس نییە دوعایە بە دوایانە بنێرێ و ئێمە لێرەوە دوعا بە دوایانە ئەنێرین یا ئیلاهی گۆڕەکانیان ئارام کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت ئەو ساتانەی ڕۆحمان ئەکێشرێ ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێن ئەو ساتانەی بێکەس و بێحاڵ لە گۆڕێکی تارە بەجێمان ئەهێڵن ڕەحمەتت بەسەرمانە ببارێنە ئەو ڕۆژانەی کەوا بێکەس لەناو گۆڕەکانمانە ئێمە شاوەڕێ ئەوەکەین موسڵمانە دوعا بەسەرمانە ببارێنێ یا ئیلاهی تۆ خۆت ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت ڕۆژی زیندوبوونەوەمان یا ئیلاهی لە حوزوری خۆتە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی ئەگەرچی ئێمە گوناهی زۆرمان کردبێ و خەجاڵەت بین یا رب بەڵام بەخوا قەت بەردەم دەرگای تۆ بەرنادەین دیوانەکەی تۆ بەرنادەین یا ئیلاهی بۆ کوێ بڕۆین تەنها شوێنێک کە هاواری لێ بکەین لای تۆیە یا رب العالمین تۆ خۆت لێمان خۆش بە تۆ خۆت عەفومان کە بەزەی بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی چڵکی دڵمان لا ببە یا ئیلاهی غەفڵت لەسەر چاومان لا ببە یا ئیلاهی بەسیرەتمان بکەرەوە یا ئیلاهی هاوارد بۆ ئەهێنین ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت علممان زیاد کە تەقوامان زیاد کە خواناسیمان زیاد کە بەرەکەت بخەرە عەمەل و کردەوەکانمانەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین پارێزراومان کە لە شەڕی شەیاطین و ئینس بمان پارێزە یا رب العالمین خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت دڵمان ئارام کە ماڵمان ئارام کە وڵات و نیشتیمانمان ئارام کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئارامی بەسەرمانە ببارێنە ئارامی بەسەر ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ببارێنە یا ئیلاهی ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو دنیا کافران هەموو کۆبوونەتەوە لەسەرمان لە هەموو سوچێکی ئەم دنیاە دژایەتی ئەم دینە ئەکرێ یا رب العالمین خۆیان مسلمانانی زۆر زەلیل کراون لە سجنەکانە مسلمانانی زۆر خوێنیان ڕژاوە خۆیان مسلمانانی زۆر ناڕەحەت کراون پەروەردگارە چەند مسلمان هەیە لە جیهانە ئەسووتێنرێ چەند مسلمان هەیە لە جیهانە یا ئیلاهی ئیهانە ئەکرێ بەخوا پەروەردگارە تەنها نوری دینەکەی محەممەدە صلی الله عليه وسلم بەرگەی ئەم هەموو نەهامەتی گرتووە دەیتر یا ئیلاهی وهانای فەقیری و زەلیلیمان بەرز کردەوە ڕەحمەتەکەی تۆ یا ئیلاهی دروستمان کە پێمان گەێنە بمان کەرە خزمەتکاری ئەم دینەمان پێ بەرز کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ناڕەحەتەکانی سەر ئومەتە کۆتا بکە ڕۆژی هیممەت و هەستانەوەمان یا ئیلاهی نزیک خەرەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین دەستی کافرانمان لێ ببڕە دەستی یەهود و نەسارا و مەجووسمان لێ ببڕە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت عەدالەتی خۆت بۆ سەر زەوی بگێڕەوە یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا ئیلاهی یەک ناومان لە خزمەتیا بێن یا ئیلاهی ئیشتیاقی دڵی ئێمەی پێ بگەێنە بەخوا پەروەردگارە ئەگەر چی ڕوخساری جوانی ئەومان نەبینیوە ئەگەر چی ڕوخساری مانگە ئاسای خۆشەویستمان نەبینیوە بەخوا پەروەردگارە مشتاقی دیداری شیرینی ئەوین ئەگەر چی بە خزمەت هاوڵانی بەڕێزی ئەو نەگەیشتین بەخوا محتاج و عاشقی ئەوەن کە چاوی جوانیان ببینین کە پێغەمبەریان صلی الله عليه وسلم بینیوە پەروەردگارە دەی بە ڕەحمەتی خۆت بە خزمەت ئەو خۆشەویستەمان بگەێنە یا ئیلاهی بە ڕەحمەتی خۆت بە خزمەتی ئەومان بگەێن بە ئومەتی ئەو قبوڵمان کە بە شوێن کەوتەی ئەو قبوڵمان کە
بمان جرى لو عبداني كبيغمبري خوا صلى الله عليه وسلم ليان راضي أبي يا رب العالمين بمان جرى لو عبداني كخوشويز للروج قيامتها بناو أي الناس بمان جرى لو كساني كبيغمبري خوا صلى الله عليه وسلم باوشي رحمتيان بو أكاته لساحي محشرة يا رب العالمين خواي جان داوال لي أكين چون لما جسا آوا كوت كردينوا لما علي خوتا آوا لبهشتا هره ومان كوكروا بحضوري بيغمبر من بقينا صلى الله عليه وسلم بحضوري أصحاب من بقينا بحضوري بيغمبران من بقينا بحضوري صالح كان من بقينا بحضوري مجاهدان وبالوانان أمة من بقينا يا إلهي بحضوري زانا ودانيان أمة من بقينا يا إلهي لبهشتا بحضوري خوت من بقينا ئەگەر چی ئێمە ئەوەندە گوناهمان کردووە شایانی ئەوە نین یا ئیلاهی بەلیقای تۆ شاد بین بەلیقای خۆت شادمان کە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئەم دوعانەمان قبوڵ کە خوایە ئەم دوعانەمان قبوڵ کە خوایە ئەم دوعانەمان قبوڵ کە خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لێمان ڕاضی بە لە عوتەقای ڕەمەزان قبوڵمان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین قبوڵمان کە یا ئیلاهی قبوڵمان کە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين